من کانی عباسیم لەگەڵ ژێداری هاوسەرم و کاکشادی کە هاوڕێکی نزیکمانە لەگەڵ دوو هاوڕێی ترمان لە سلێمانی خاوەنی پرۆژەی پاسکافی. هەڵبژاردنیان پاسە تۆزە قورس بوو لە سەرتا بۆ ئێمە چونکە کە من لەو پاسانەی کە دەرگایەکی گەورەیان هەبێت لە ناوەڕاستەوە بۆی خەڵک بە سیاحەت بێتە ناوە و لەگەڵ دیزانی کافێکە ئێمە کە سەرتا بۆ مادانا بۆ بگونجێت. پێم وانێ لە هەموو کوردستان 5 یان 6 پاستری ئاوای لێ بێم بۆ ئێمە ئەنی قورس بوومە تا دۆزیمانەوە پاسێکی لەم شێوەیە و دوجار بڕیامەدا کە ئەو پاسە هەڵبژێرین و لەبەر مەسافەکەی ناوێت زۆر باش و زۆر چاکە ئیدی بڕیارمەدا ئەمان هەڵبژێرین. لە سەرەتا ئێمە کە پرۆژەکەمان دانا بۆیە لە هەولێر و لە سلێمانی دەستمان پێکرد بۆ ئەوەی وەکو ئەزاین شارچێتیەک هەیە لە بینی هەولێر و سلێمانی ئەمانەیە ئەو شارچێتیە نەمێنێ بڵێن لە سلێمانی پرۆژێکی واجوان هەیە و لە هەولێر پرۆژێکی واجوان هەیە لە هەردوو شارەکە دەستمان پێکرد و تەنیا لەو دوو شارەیە توانامان هەبوو هەوڵە دەین لە داهاتووە پرۆژەکەمان گەورەتر بکەین چ لە هەولێر بیکەین بە چەند لەقێک چ لە شارەکانی تریش. سەرجەم دیزاینەکەی بە ڕووناکی و بە کاری سەڵکی و دەنگ و هەمووی خۆمان کردومان هەتا تەختەی ئەرز و ڕەنگکردنی ناوە و دەرەوەی هەموو دیزاینەکەی خۆمان کردومان. پاسکافە و بیرۆکەکەی هەر هی ئێمەیە چۆن بوو پرۆژەکەمان دەست پێ کرد ئێمە لە مانگی 6ەوە دەستمان بەم پرۆژەیە کردووە بە کڕینی پاس و بە دیزاینکردنی و نەخشاندنی پاسەکە. لەوەشەوە سەری هەڵدا ئێمە هەمومان خوێندکاری زانکۆ بووین و خوێندنمان تەواو کردووە من لە بەشی بیناکاری هاوسەرەکەم لە بەشی هونەرە جوانەکان کاکشادی وەکو دیارە لە بەشی چاو خوێندنی تەواو کردو و دوو هاوڕێکەی تریشمان بە هەمان شێوە هەمومان خوێندنمان تەواو کردو و کارێکمان نەبووە و ئەشداین کە دامەزراندن نییە و ناکرێ هەر چاوەڕی دەستی حکوومەت بین بۆ ئەوی دامان بمەزرێنێ پێویستەکە گەنجەکانمان هەوڵ بن ئێمەش حەزمانە کرد زیاتر پرۆژەی تایبەتی خۆمان هەبێ نەوەک ئیش بۆ کۆمپانیایەک یان شوێنێکی تایبەت بکەین بۆیە بیرۆکەی پاسکافێمان داناویش چۆن بوو دانیشت بووین بیرمانە کردەوە کە ئیشێکی تایبەت بە خۆمان هەبێ ئیتر هەر شتێک بێ خۆمان زیاتر شارەزاییمان لە کافێ هەبوو لە بەڕێوەبردنیا و لە دروستکردنی جۆرەها خواردنەوە بەڵام بیرمان کردەوە وتمان ئەگەر کافەکەمان هەروەکو کافەکانی تر بێت شتێکی جیاواز نابێت چونکە لە هەولێر لە سلێمانی و لە هەموو شارەکانی کوردستان جۆرەها کافێمان هەیە کە شوێنی جگەرەکێشان و نێرگەلەکێشان و خواردنەوەی سارد و گەرمن بۆیە بڕیارماندا بە شێوازێکی جیاواز بیکەین و پاسێکمان هێنا و کردمان بە کافە. پێک هاتووە لە 5 مێز هەر مێزەی جێی 4 کەسە بێتەوە و پێک هاتووە لە کتێبخانەیەکی خنجیلانە کە ئەنی بەو پەڕی خۆشەویستیەوە دروستمان کردووە بە تقریبی بە نزیکەی تقریبان 20 بۆ 25 کەس دەخۆگرێت پێم وانە هیچ شتێک بەقەت ئەوە خۆش بێ لە کاتی خاوە خواردنەوەیەکە لە کاتی خواردنەوەی شەبەتێکی ساردا شەبەتێکی فرێش و خۆشدا کتێبێکی لەگەڵ بخوێنیتەوە ئیتری ئێمەش بۆ ئەوەی خەڵک زیاتر بانکەین بۆ خوێندنەوە و قاڵێکی لەگەڵ بخۆنەوە کتێبخانەیەکی خنجیلانەمەوە دروستکردن. خەڵکی پێشوازیەکی زۆر باشی لێ ئەەکەن لەبەرەوەی فکرەکەمان زۆر جیاوازە هەتاوکو ئێستا لە کوردستان و لە عێراقا بوونی نەبووە شتێکی جیاوازە و شتێکە کە پێیان سەیرە حەز ئەەکەن بێن و بیبینن
بەداخەوە کە ئێمە شوێنەکەمان بچووکە هەر لە ئێستاوە بیر لەوە ئەکەینەوە کە چۆن بتوانین گەورەی بکەین بۆی خەڵک زیاتر بە تامەزرۆییەوە بتوانێت سەردانمان بکات و جێگەی بکرێتەوە بێت دانیشێت لە لامان. ئێمە ئێستا کە لە سەرەتایین لە کاتژمێر 4ی دوای نیوەڕۆوە هەتا 12ی شەو کار ئەەکەین، بەڵام لەوانەیە دواتر کاتەکانمان بگۆڕێ بە پێی خواستی کڕیارەکان و میوانەکانمان. ئێمە لە ئێستادا شوێنەکەمان جێگیرە بەحکمیەوەی کە ئێمە ئاو کارەبامان ناتوانین بە شێوەیەکی ناجێگیر بێت، چونکە خەڵکێکی زۆر داوامانە دەکە ئەگەر بێت و پاسەکە بڕوا خۆشترێکە قاوەیەک خۆیتەوە نا لەبەرەوەی ئێمە نە جادە و ڕێگاکانمان ئەو پاس و قاوەخانەی هەڵەگرێت و نە ئەوەی کە بۆ ئێمەش ئاسان بێت کارەبایەکی زۆر بۆ ڕادێ دابینکەین و ئاوێکی زۆر دابینکەین. ئێستا شوێنەکەمان سابت کرد و جێگیرین لە سەر شۆستەی پارکی سامی بەرامبەر بورجی دادوەری. ئێمە هەر وەکو کافەکانی کە نین بڵێ خواردنەوە بدەین بە کڕیارەکانمان و بۆ پارە ئیش بکەین، ئەمە تەنیا شتێکی بزنسی نییە. پاس کافەی ئێمە لە سەرەتای دەستپێکردنیەوە کتێبخانەیەکمان تیاداناوە بۆ ئەوەی خەڵک بێت و ئاشنای بکەین بە خوێندنەوە و بیکەین بە برادەر و بە هاوڕێی خوێندنەوە. جگە لەوەش ئەمانەیە وەکو سنتەرێکی ڕۆشنبیری لێ بکەین، هەفتانە لە مانگێکا 2-3 جار کۆمەڵێک پرۆژەی تیا دروست بکەین، بۆ نمونە کاری پێشانگایەکی شێوەکاری یان شانۆی سەرشەقام یا کاری میوزیک لایفی تیا دروست بکەین بۆ ئەوەی شوێنێک بێ بۆ ئەوەی خەڵک بێت و چێژی لێوەربگرێن، نەک شوێنێک بێ تەنها بۆ پارە خەیاکردن. ئەم دەفتەرە هەر میوانێکە دێتە لامان دوای ئەوەی کە قاوەیەکمان لە ئاخواتەوە یا شەربەتێکمان لە ئاخواتەوە داوای لێ ئەەکەین تێبینیەک ڕەخنەیەک سەرنجێک پێشنیارێک لەسەر ئیشەکەمان بۆ بنووسێ لە ماوەی هەفتەیەکە دەفتەرەکە پڕ بووە، یعنی هیچ شوێی نەماوە دەبێت دەفتەری تر دابنین. چەند ڕەخنەیەکی بچووکمان لە ژیراوە و زۆر زۆر پێی گەورە بوونەوە هەڵمان دا شتەکان باشتر بکەین، ئەکسەریتی دەستخۆشیە بۆمان دێت و سوپاسیان دەکەین. هەر میوەیەک خواردنەوەی لە دروست بکرێ ئێمە هەوڵمان داوە بیهێنین و لەلای ئێمە بوونی هەبە. هەنارمان هەیە، مۆزمان هەیە، کیویمان هەیە، پرتەقاڵ و لیمۆمان هەیە، هەمووشیان بە شێوەیەکی فرێش ئامادە ئەکرێ. هەوڵی شدەین لە کاتی کڕینی بەرهەمەکانمانە بەرهەمە خۆماڵیەکان بکڕین و ئەو ڕۆژەی کە چەندێکمان پێویست بێ ئەچین ئەیکڕین و ئەیهێنین بۆ شتی ماوە یاخۆت شتێک کە کۆن بێ هی 2-3 ڕۆژ بەنەین بە میوانەکانمان. ئێمە 35 بۆ 40 کلۆر خواردنەوەمان هەیە بە سارد و بەگەرمەوە. خواردنەوە گەرمەکانمان هەندێشتی تایبەتمان هەیە، شتی ناوەزەمان هەیە کە ئەم دوو جۆرە قاوەیە جۆری حازرکردنەکەی جیاوازە، ئەمەیان چێمێکسە بە شێوازی فیلتەر و دڵۆپاندنە، ئەمەشیان سایفۆنە بە شێوازی هەڵماندنە سەرەتا قاوەکە دێتە سەرەوە و ئاوەکە دێتە ناو قاوەکە و بە شێوازی پڵاند ئەکوڵێت و دواتر ئاوەکە لەگە قاوەکە قاوەیەکی خۆش و خەفیف دەداتێت. هەموو شتی تەندروستەوە، هەموو خواردنەوەکانمان فرێش و هەمووی حازران، هیچ شتێکمان نییە هیچ دوێنێ بێ ئەمڕۆ بیدەین بە میوانەکانمان، هەموو شتەکانمان ڕۆژانێ و پێشکەشیان دەکەین. دەرەکە دەمێت دەستخۆشی لەو ئەزیزانە بکەم، لەو گەنجانە بکەم. واقعاتێک ئێستا لە کۆمەڵگەی مەسەری هەڵداوە کە ئەگەر سەیری گەنجەکانمان بکەین بە زۆری ڕادەکەن لە مەشاکلەکانی ئێستامان، خۆی ڕاکردن لە مەشاکل دووزاران تووشی مەشاکلمان دەکات. ئەنج بەبینینی ئەو نوع گەنجانە بەجددی ئەمە لەکنەوە دروست دەبی لە وڵاتەکەی خۆم، ببینم مەزموعە گەنجێک بە خۆشەویستیەوە کار دەکەن، ئیدی وام لێ دەکات کەمش بە خۆشەویستیەوە لەگەڵ کارەکەی خۆم کار بکەم. لەبەرەوەی وەکو باسم کرد گەنجانی ئێمە نەوەک ڕژبین بوونە لە وڵاتەکەی خۆمە، بینینی ئەو جۆرە گەنجانەش ئەکیت کێمەشکە دروست دەکاتەوە ناو مشتەماڵ. ئەو جۆرە کافێش دەتوانم بڵێم ئوسلوبەکی خاصی خۆی هەیە، لەبەر ئەوەی ئەگەر تەماشای دیزاینەکەی دەوروبەریکەن هەموو ڕۆژێ لە گۆڕانکاریە، ماوە کە سەردانی ئێرە دەکەم ئەو تابلویانە دەخینەوە هەر ڕۆژە نوع گۆڕانشتێدایە. ئینسانی تەبیعی ئینسانی ژوایە، حەز بە تەغییرات دەکات، حەز بە گۆڕانکاری دەکات. ئیدی ئەو نقاتەش لێرەش وجودی هەیە، گۆڕانکاری بەردەوامی تێدایە. وزای ئیدەن شتەشکەش بە جوانی دەبینم ئەو ستافە جوانە
کە بە پێکەنینەوە کار دەکات دیێ و پێکەنینە زۆر شتی جوانی خۆڵقاندیە گەر بە خۆشەویستیەوە کار نەکەی دەبێت چاوەڕێ و دەستی و کەسانە بکەیت کە بە خۆشەویستیەوە کار دەکەن. وەک ئاماژەمان پێدا هەموو دیزاین و ڕێکخستن و جوانکردنی ئەم پاسە و ڕازاندنەوەی هەر خۆمان کردومانە بۆیە بڕیارماندا دیوارێکی تایبەتمان هەبێ یان شوێنێکی تایبەتمان هەبێ بە ئێمە بە خۆمان ئەو دەرگایەمان تایبەت کرد بە خۆمان من هەورامیم هاوسەرەکەم کە لێتانەوە دیارە خەڵکی هەولێرە کاک شادیش کە هاوکارمانە خەڵکی ڕانیەیە یەکێک لەو وتانەی کە لەسەری نووسیمانە دڵخۆش هەورامی هەولێری ڕانیە یعنی ئێمە دڵخۆشین کە خەڵکی هەورامان هەولێر و ڕانین و بەیەکەوە کارەکەین و نووسیویشمانەکە ئیش ئەەکەین وەکو برا هیوادارم هەتاوەکو سەری شەر بەیەکەوە ئیش بکەین و ئیشەکەشمان جوان بێت و خەڵکیش لێمان ڕازی بێت.